دوایین جوڵەی ناوخۆی کوردستان یەکەتی و پارتی یان سازان یان ترازان ئێوارەی دوێنێ سەلاحەدین بەهادین ئەمینداری یەکگرتو گەیشتە لای بافڵ تاڵەبانی و دوایین پرۆژە یەکخستنی هەردوو پارتە دەسەڵاتدارە دژبەرەکەی خستە سەر مێزی گفتوگۆیە ئەو مێزەی کە یەک ساڵە لە چاوەڕوانی واژۆیەکدا ماوەتەوە. پێشنیار و دەستپێشخەریەکەی یەکگرتو دەبێتە دوایین دەرفەتی یەکخستن و ڕێکخستنی لایەنە ناکۆکەکان لە ئەگەری ڕێکنەکەوتنی دەنگۆی لێکترازانی یەکجاری و کۆتایی هێنان بە حکوومەتێکی یەکگرتو لە گۆڕدەنرێت و بژاردەکانی دوو ئیدارەیی دەخرێنە سەرمێزە تەنهاکان. پارتی و یەکەتی کێشە و ئارێشە و گرفتەکانیان گەیاندۆتە خاڵی کۆتایی، دانیشتن و دانووسانەکانیان هەڵسپاردووە، وەفد و نوێنەرەکانیان یەکدی ناوین و میدیاکانیشیان سەنگەریان لە یەکدی گرتووە. پارتی سەرقاڵی تەواوکردنی نیسابی یاساییە بۆ کارەکردنەوەی پەرلەمان بەبێ یەکەتی و بە پێچەوانەشەوە. یەکەتی ڕکابەری سەرقاڵی ئامادەکاری سکاڵایە لە دادگای فیدراڵی دژی حکوومەت و پەرلەمان و تەواوی دامەزراوەکانی هەرێ. سەنگەرگرتن و جەنگی میدیایی و توندکردنەوەی چاودێری لەسەر بەرپرس و کادر و هەڵسوڕاوانی هەردوولا دۆخەکەی هێندەی تر توندتر کردووە. ئەو دۆخە پۆلیسیە نەئاسایی وەی کردووە کە خەڵکی هەست بە نەئارامی بکەن. ناکۆکیەکانی هەردوولا کاریگەری قورس و سەختی لە بازار و جوڵەی بازرگانی کردووە و بازرگانان دڵنیانین لەوەی مانگەکانی داهاتوو چی ڕوودەدات و نایانەوێت سەرمایەکانیان لەو دۆخەدا بخەنە ئەو بازاڕە شلوقەی کە چەندها چەند بەرپرسێک خاوەنیەتی. بەپێی زانیاریەکانی تیوار لە ئەگەری ڕێکنەکەوتن و ملنەدانی پارتی بە داوا و خواستەکانی یەکەتی ئەوە یەکەتی پاکێجێکی وردی بۆ بەغدا ئامادە کردووە کە لەگەڵ ئەوەی لە ناوەندەوە گوشارەکان تونتر دەکاتەوە لە کوردستانیش پلانی دوو ئیدارەی و دابڕینی زۆنی سلێمانی هەیە. میدیا سێبەرەکانی یەکەتی پرۆژەیەکی بەرپرسی بەشی یاسایی مەکتەبی سیاسیان بڵاو کردەوە کە داوای دوو ئیدارەی دەکات و دەڵێت لە حاڵەتی نەگونجان و نەگەیشتنە سازان هەر کەسە و زۆن و ناوچەی خۆی ئیدارە بدات و بەڕێوە ببات و حکوومەتەکە تەنها وەکو ڕەمزێک بمێنێتەوە. دوایین هەوڵەکان بۆ ئاڕاستەیەن کە هەردوو حیزبەکە بگەنە ئەنجامێکی یەکلایکەرەوە و بە زۆیی حکوومەت و کابینەی دەیەم تەشکیل بکەن و ئەگەر ئەم هەوڵە شکستی هێنا دۆخەکە هێندەی تر قورس و سەخت و دژوار دەبێت.